ئێستادا بەهۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی هاوڵاتیان وەک جێگرەوەی ئەم بابەتە هێناوە بۆ بڕینەوەی داری دارستانەکان لە هەرێمی کوردستاندا. لە ماوەی یەک ڕۆژی ڕابردووشدا بینیمان لە پارێزگای دهۆک هاوڵاتیان بەڕژێکی بەرچاو لە نێو دارستانەکانی ئەو پارێزگایە بڕی بوویانەوە بە دیاریکراویش لە باتیڤا لەسەر ئەم بابەتە و ئەو هۆشیاری کە پێویستە بدرێ بە هاوڵاتیان لە بەرامبەر ئەو بڕە سەوزایی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. دەزانین ماوەیەکە حکومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی دروستکردنی پشتێنەی سەوز و هەروە فراوانکردنی دارستانەکانی هەرێمی کوردستاندا هەیە. لەسەر ئەم بابەتە و ئامار و چۆنێتی و ئەو ڕەوشە لەباری کە بۆ دارستانەکان ڕەخسێنراوە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە باتیڤا و لە دهۆک ڕاستەوخۆ بەڕێز فەرهاد مححمود کە بەڕێزیان قایمقامی قەزای باتیڤان ڕاستەوخۆ بەڕێگی سکایپەوە میوانی ئێمە دەبێت. کاک فەرهاد زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەگشتی. دەستپێک لەسەر پرسی ڕێژەی سەوزایی لە زاخۆ گەردەست پێ بکەین و بە دیاریکراوی لە باتیڤا ڕێژەی سەوزایی لەو ناوچەیەدا چەندە؟ زۆر سپاس مەمنون بۆ بەدەرفەتێ بەڵێ ڕێژەی و باشە تا نزیکی 9 ساڵێک و دەبەرەمە دەبەرەکە سەوزاییە دەبەرەکە چیاییە دەبەرەکە وەکی بێژن یا باغە سەوزایەکە باشە لێ هەیە و دەبەر خۆپەیبەت قەزاباتی کە قەزاکە چیاییە و خۆشبەختانە و ئەو وێ بابێژێ مەسەلەن ئەو کاری جەنابەتە بەحث کردین بۆ برینەداران خۆشبەختانە چ حالەتی تووسۆ نەبین بەس بەسیط ڕیدایە أنا جاي بعديش أغلب بتفرج وظيفتي نفطي عطية توزيعي لسر كذي ياردش نموي ناشته شاف كون جاي بود بريني داران حالات پیدا نظرا موقع جديد داوي دخل في عندك داوي سر دارستاني که دیدن دیاسایی پاوان دارستان کی بودن باش دەزانین کە باتیڤا دەکەوێتە سنووری پارێزگای زاخۆژێکێکە لە ناوچە شاخاویە جوانەکان لە هەرێمی کوردستان و گەشتیاریەکان هەر لە باتیڤا نزیکەی 72 گوند دەگەڕێنەوە سەر باتیڤا و سەر بە باتیڤان. لێستادا تا چەند هەستکراوە کە ئەو گوندانە و دانیشتوانی گوندەکان هانا بهێنن بەر داربڕین بەهۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیەوە. بله پیش ورش زمستان دستی که تازه منطقه مجی دی برق سرمایه چه و نزدیک هفته دو گوند سنوری ما هنه خلق یه پابنده برای مایه هم به دارستان هم برای مایه وزارتی و او موجود تاج خوشبختانه دی برگار وزارت سامان سروشتی لب مایه 4 رو دادن که گاز نفت اسپیهاتی داشت که لسر زوربه یا واگوندا و انشالله مایه که نزدیک داد دمایی که وقتی گاز روسپیان داوش کنی ایشالا کو دارپرینش اینه کو هکر هم جهنده کرد مایی لجنه هات ند دامزراندنی بو هماهنگی گل خطی گندا کو پاراستنا جنگه بیت کنی پاراستنا وەکن سەوزان وەکن شاخان بێت. بەڵام لە ماوەی چۆن ڕۆژەیە هەست بە بڕینەوەی دارەکانی دارستانەکانی سووری باتیڤا کراوە، دروستە؟ بەڵێ لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە هەستان بەوە کردووە کە هاوڵاتیان دەستیان کردبێ بە بڕینەوەی دارەکان؟ ئەوە ماوەی حالەت پەیدا نابن نهات گوت جنابەتە دیار گرت و پشتی نەفتاسپی تەوزە کرد کوی هەر خەرجی نەداخوازە بڕینەدارات کرد نە سەردانە شاخات کرد و بچن بۆ بڕینەدارە و ئەو دیاردە نەبیە بە حالەتە کەمین گوتە سنوری ما و سنوری آمیدیه دو خزا آمیده هندک خلق دار برای میشنا بنا سنوری ما ودان او منطقه جی و منطقه شاخوی بین نزانی بین او پشتی کو حکمت و که بیدن پولیس دارستان پی حسای اجرات دیاسی درمانبری وی خلقیات که هم سنوری آمیدی جی و هم سنوری ما جی و خوشبختانه حتی نکجی ایدی او حالتا نمانه. باشه. دەمێت لەسەر پرسی سزاکانی تایبەت بۆ کەسانی کە دار دەبڕنەوە سزاکان چۆنە یاسا چۆن مامەڵە و تەعامل لەگەڵ ئەم کەسانەدا دەکات کە دار دەبڕنەوە؟ بەڵێ ئەو لە دیفی یاسا بۆ دارستان هاتیە
ماده 121 و 22 و او خلق روان دادگاه جنوب این ندانه پشتی دماغی بید یاسرکان دادگاه چه هم اجرات یاسای حبس سجن یا چه غرامه لو جدیت به وکیل بال دادگاه من الدفعه باش لەسەر ئەوەی کە زیاترە و کەسانی کە لە مایم چەند ڕۆژەدا دەریان بڕیوێتەوە زیاتر خەڵکی کێو بوون چ ناوچەیەکی گرتوتەوە تەنها لەناو باتیڤا بوون؟ نه ئەوە خەڵکێک هاتی بین بە خەڵکێک شاخەوی بین ئەو منطقەیەک دیر هەف سنوورن گەل هەم ناحیا بامەڕێژ و هەم نزیکی سنووری تورکیانن گەل هاتوونە خەڵکی وێرنینە کەسێکی هەر نە خەڵکی باتی خەڵکی یەکی منطقە بامەڕنی سنوور باتی فکر قەزا بامەڕ ببین لێ دەری بۆ خەندەک داد بڕی بین بۆ إذا روش سجلي يكون ما في أوجدان بينه وديسي دارساني أوجدان بيه دم الدست هاتنا دست سجلي وحوالي داد جاهد. باشە کاک فەرهاد بە دیاریکراوی بڕینەوەی ئەو دارانە لێسایە ئەو کەسانی کە داردەبڕنەوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی هانا دەبەنە بەر بڕینەوەی داری دارستانەکان؟ خودی ئەو نەبوو داربڕین اگه بیشتر زیاد با معاملات اگه بیشتر دارم خاص هم هذا کارگاه هم هذا کسب بقول يعني تجارة كوادي دي نشبه مثلا وقتی بیشتر یا محتاجی بیماری في سيكتور بتشوفه شخص كبير ما بقول هذا خلقي باطي ولا شيء لكن كل الجنسون القضاء ما بين الجيباتي فابي يهادي دار الدرين اللي تشوفه أو جيبات الويني وقت دارستان بيتوقف قبل شو نكيه جواب بخاطر الضبط التوجيه تقريبا هذا تيجي شش كاس هاتنا ضبط يحكي باشە ڕێنمایە نوێکان چییە بۆ دانیشتوانی گوندەکانی سنووری ناحەیە یاخود قەزای باتیڤا و چۆن مامەڵە لەگەڵ هاوڵاتیان و گوندنشینانە پێویستە بکرێت هۆشیاریان پێ بدرێت سەبارەت بە پاراستنی دارستانەکان؟ بله کو ڕێنمایی هاتنە بۆ بە دارستان و گەشتە دارستان و ئەوانەوەکە بێژێت لەگەڵ هەمی گوندانە بەحثکردنی ئەو ڕێنماییش بۆ دیاریکردنی هەر کەسێکی پێویستی دارێ هەبێت ئەو دارە بەرهەم نەبێت وان ئەو دارێت ناوچووی بێت لە دێ فەندێک و لژنەک بۆ پێی کاتێ سەرەتا لەوێ ماتەقەتکردن و بێتە دیاریکردنی و ئەو دارە زەڕەر ناگاتە ژینگەی دیوار ڕێنمایە بۆ خەڵکی هاتنە دانان و خەلکی پێگیریە تا سەد پێهاتە گیرنێ و کەس لە دیف ڕێنمایە نادەرکەوێت بەس بگوتە بە حاڵەتێک وەساریوەکی دە ڕێنمایی بۆ هاتنە دیاریکردنی و خەلکی پابەندی با ڕێنمایە و خۆش بەقەرە چ مشکلی دیژمەنینە. باشە ئەمە کەم بە دوا پرسیار کاک فەرهاد باشە سەبارەت بەوەی کە باسی لێو کرد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بڕێک لە داری دارستانەکان بڕاونێتەوە لەلایەن شەش کەسەوە بڕی ئەو دارانی کە بڕاونێتەوە چەندێک بوون چ کاریگەریەکیان لە سروشتی ئەو ناوچەیە کردووە؟ ئەو مژنە چۆن سەردان تەخمیناوی کە چه زەڕەرێک کردیە زۆربەی داری مۆزیەکەی بەڕین یعنی دارەی ئەوە دیە دیە هێنان داری بەڕیدی ئەو شوونە چکۆ لدادگاه كل الناس بيشتغلوا في الميزان كده فزاروا الزيارات لدادگاه تريال تشتغل في زاروا الزيارات في ناس بەڵێ بەڕێز فەرهاد مححمود کە بەڕێزیان قایمقامی قزای باتیڤا بوون ڕاستەوخۆ بەڕێگەی سکایپ و لە باتیڤا و میوانی ئەمە بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.